ئێوارەتان باش بنێرانی زاری کرمانجی ئەوەی دەیبینن بازاری ڕۆژانی هەینیە لە ئیدارەی سربەخۆی سۆران هەموو هەینیەک لێرە جمەی دێت لە کڕیار و لە فرۆشیار ئەم بازارە هەموو ئەو پێداویستی و کەلوپەل و کاڵانە لە خۆ دەگرێت کە هاوڵاتیان پێویستیان پێ هەیە بێگومان بە نرخێکی هەرزانتر بۆ نمونە ئەگەر قەمیسێک لە بازار بە 10,000 بێت ئەوە لێرە بە نرخێکی هەرزانتر بەدەست دەکەوێتن ئەم بازارە بۆتە هۆی ئەوەی کە چەندین گەنج دەست بە کارکردن بکەن لێرە بۆتە شوێنی بژێوی ژیانی ئەوان دەمانەوێت ئەم ئێوارەیە لەگەڵ ئەوان بین بە شێوەیەکی ڕاستە و خۆ دەمانەوێت هەندێک لە کڕیاران و فرۆشیارانی ئەم بازارە بدوێنین بزانین ئەم بازارەیان پێچۆنە کردنەوەی ئەم بازارە بێگومان لە هەفتەی لە ڕۆژێکدا ئەم بازارە هەیە دەمەوێت بچمە لای ئەم فرۆشیارە ئەم کاتەوە باش سەر چاوکان ڕەمەزانت پیرۆز بێتن سەلامت بی یا ڕەبی لە هەموو مسلمانان پیرۆز بێ لەگەڵ ڕەمەزانە چۆن الحەمدولله سوپاس لە خۆی گەورە باش بیشەڵە پێم بڵێ بازاری ڕۆژانی هەینی کە تەنها ڕۆژانی هەینی هەیە هەموو هەینیەک دەیە ئێرە بۆ فرۆشتنی کەلوپەلەکانتیان الحەمدولله بەرێ هەموو جمحان دێنێ ئێرە بازارەکە ئەو هەیە بەس هەفتان هەیە بەرێ تەنها دوای نیوەڕۆ هەیە یان بەیانیە کەشێ ناوەڵا ئەگەر ڕەمەزانان نەبی پێشی ڕەمەزانان یان دوای ڕەمەزانان حەزێکی خەڵکی وڵا هەندێک جار لە سەعات 8 ڕاقەڵک دێ بوونی ئەم جۆرە بازارت پێچۆنە وەکو فرۆشیارێک شتی خۆت لێرە دەفرۆشی وڵا هەفتە بازارەی خۆشە الحەمدولله خەڵکی فەقیر لێ ئەشیای خۆی ساغ دەکاتەوە بە هەمان شێوە خەڵکی فەقیر دەهێ ئەشیایەکە مناسبە هەمووی لۆ خۆی هەر کەسە و شتەشی دەکڕێجە ئەنوع بابەتشی لێە دەستت خۆش بێ خوا بازارت بدا ئینشاءالله زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست دەمانەوێت بچینە لای هەندێک کەسی تریش ئەم نەنە گیان چۆنی نەنە باشی ڕەمەزانت پیرۆز بی ڕەبی لە توشمان بارەک بیبرا بە ئەم نەنەیە دیارە پێی خۆش نییە قسە بکاتن بەڵێ بینەرانی خۆشەویست بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بازاری ڕۆژانی هەینی لەگەڵ ئێوەداین دەمانەوێت بچینە لای ئەو فرۆشیارانەش بزانین ئەوان هەفتانە دێنە ئێرە ئەم کاتتان باش سەلامەت ببرا ئەوە ساحبە چۆنی کاک بەخێر بێ سەرچاو باشی ئەوە لێرە چی دەفرۆشی وڵا گولە بە ڕۆژێ و نۆکە و قسکێ و پیواز و ئەو شتانە جێسکە و ئەم شتی کوردەواریە لەگە ڕەمەزانی کوی جارێ پێم الحەمدولله لە خوای بە زیادی بێ ڕەمەزانە چۆنە وڵای زۆر خۆشە الحەمدولله لە خوای بە زیادی بێ فێنکە و خۆشە و ئینسان برسی نابی تێنی نابی بەس ئەگەرە بە تاوێبی لەوانێ بڕکتێنی ببی ئەگەن الحەمدولله زۆر زۆر خۆشە لە خوای بە زیادی بێ خوای گەورە لێن وەربگری قبول بکە الحەمدولله الحەمدولله ئەم بازارەت پێ چۆنە بەخوای بازار زەحیفە بازار نییە کورە پارە و مارە خەرج معاش نەهاتیە ئەگە معاش بێ وەلا باشە الحەمدولله ئەگە معاش بێ بەس ئەگە معاش نەهێ خەرکەکە یعنی دەنا و دەستایدانیە سەرفکە خەرکەکە فەقیرە ئەگە بهێ وەلا چ عیبی نییە لێرە جارە بەخوای جاروە بۆ بای 500,000 نار نەفرۆش لەخوای بە زیادی بێ بەس ئێستا بازار نییە باە 30,000 یا فرۆشی هەبوونی ئەو بازارت پێی کۆیانی ئەو بازارە هەیە ڕۆژانی هەینی خەڵک دێت لێرە شتەکانی خۆیان دەفرۆشن قورعانجەی فەقیر و فەخاریە ئێرە وەڵڵاهی کابرا لە ڕانیە دێ باە 100,000 چێ فرۆشی 30,000 چی خێرە هەفتە بازارە الحەمدولله لۆ فەقیرە زۆر باش یعنی لە شارەکانی تریش خەڵک دێت لێرە شتەکانیان دەفرۆشن لە ڕانیە دێ لە خەلیفانێ دێ لە هەریرێ دێ لە شەقراوێ دێ لە چۆمانێ دێتە ئێرانە لە سیدەکا دێ لە مێرگە سۆرە دێ لێرانە شتێ فرۆشی باشە دەستت خۆش بێ خوا بازارت بدا ئینشاءالله
دەستت خۆش هیوادارم باشتر و چاکتر خزمەتی ئەو نەتەوە بکە. دەستت خۆش بێت زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوامین هەندێک گەنجیش لێرەن دەمانەوێت لەگەڵ ئەوانیش قسە بکەین. کاکێکیان چۆنی دیارە ئەمە پێی خۆش نییە قسە بکاتن. بەڵێ بینەرانی خۆشەویست بەردەوامین لەگەڵتان لە بازاری ڕۆژانی هەینی. ئەگەر هاوکارم سیامەند دیمەنەکان بگوازێتەوە ئەم کاتەوە باش باشتر سلامەتی مەمنون. تو لێرە چت فرۆشی جارێک بێژە پێکوت شتە فرۆشین دەستکێ دوشتە هەبینەوە ئەم جۆرە بازاڕاتە چاوت بینی ڕۆژانت هەینیدا قورئان باشە الحەمدولله باشە خودبە باشە ئەمە هەفتیۆتە ئێرایان بەس دوێ هەفتیە لە ئەوروپا هەموو خودبووە لێرە بەردەوامە پێشەوەی ئەم هاتینە نکتە تا ڕکلامات شتێت خۆت کرد تا بدەن یەکێ بڵند گوت هزارە تر هزار يعني هل بجرب هزار هل بجرب هزار يلا هزار بله جبدان يكي بلند بلا خالق بيتن عزيز دان يكي بلند بيجا ركلامي بوت شتيت خوب كان بله هزار ما بكنا وجي قلت بكنا هو هزار هل بنراني خوشويست بهزار يا ورنا لاي بكرن هل بجرب هزار ما قال رمضان ما داش كان كره هزار هل بجرب هزار خدي بازارات تبدأ ان شاء الله قالك ممنون سپاس والله بنراني خوشويست لقلتانا بردامين لە بازاری ڕۆژانی هەینی وەکوتمان هەموو هەینیەک ئەم بازارە زۆر قەرەباڵغ دەبێتن هەم کڕیار هەم فرۆشیار یەکێک لەوانەیە کە قسەشیان بۆ زاری کرمانجی کرد باسی لەوەی کرد کە نەک تەنها لە شاری سۆران بگرە لە شارەکانی تریش هاوڵاتیان دێن کەلوپەلیان لێرە ساغ دەکەنەوە یاخود بڵێن کەلوپەلیان لێرە دەفرۆشن دایگیان چۆنی؟ باشی؟ ڕەمەزانت پیرۆز بێت دایە حەز ناکە قسە بکاتن بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوامی با بچینە لای ئەو گەنجەش کاکێکیان چۆنی؟ باشی برانە؟ باشی سوڵاتی کو برە ڕەمەزانەتە پیرۆز بێت ڕەمەزانەتەش پیرۆزبی زۆرمان برە جارێ بووم بێژە ڕەمەزان چاوایە؟ خودە خۆشە باشە شکر بۆ خودێ هەبینە ڕۆژانە بازارە ڕۆژانە هەینی تو چاوت بینی خودێ جارێ ئاسستە ژە پیویا خودێ بەرەبەرێ جەژنێ لێ خۆشتر بیتن پاسنێکی ئاسستانی چه بازارەوە تۆ نییە هاتە خۆت نەفەرش ڕادایەت بینی هەمە هەفتیۆ تێرەیان تونێت وێ هەفتیە ئەوروواتی ئەس هەمە هەفتیاتن بەلێ هاوینێ ئەس نایە هاوینێ گەرمە شۆڵە من نییە بەهەندەس هاوینێ نایە بەێ خدای بازارەتە بدات ئیشەڵڵا گەلک مەمنون سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوامین داگیان باشی ئەمانەتی خوای بەخێر بێ سەر چاوم ڕەمەزانت پیرۆز بێت ئەمانەتی خوای بێت پیرۆز بێت ئومەتی محەممەدی پیرۆز بین پێم بڵێ لەگەڵ ڕەمەزانە چۆنی وڵی لەگە ڕەمەزانێگە مەعاسەکە بێ قەت عیبمان نییە ئەگە مەعاسەکەس نێ قات و قوڕێ و چت گرانە و چت ناکردێ و خەڵک دێتە بازاڕی چ شتێک نییە پارەکەت پێ نییە هەندە ئەشتێ بکڕی نەخۆ ڕەمەزانەتی هەندی بێ خۆشە بەس وەڵی تش پارە نییە ها بە چ بێ خەڵک دێتە بازاڕی بە پارە نایە ئەگە مەعاسەبی ئەوە چار مانگە عالە مەعاسی وەرنەگرتیە ها هەبوونی ئەو بازارەت پێ کووە ئەم بازاری ڕۆژانی هەینی کە تەنها لە ڕۆژێکدا هەیە شتەکانی ئێرەت پێ کووە شتەکە هەرزانە نارم گلەیەکە لە پارەکە و لە مەعاسەکەیە نەخۆ گلەیەکە لە پارە و لە بازارەکەی نییە ها چ هەرزانە مەتری سفرەم کڕێ بە هەزاری کێکم کڕێ دەستێ بە هەزاری شتی هەزاریم کرە شتی گران نەکڕێ غێر پارە نییە دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەم گەلک مەمنون بەڵێ بینەرانی خۆشەویست لەگەڵتانە بەردەوامی هاوکارم سیامەند دیمەنەکانمان بۆ بگوازێتەوە دیمەنەکانی بازاری ڕۆژانی هەینی لە سۆران مامەگیان چۆنی؟ ئەی سەرچاوی من بەڕێزی سەرچاوم کەرم کە ڕەمەزانت پیرۆز بێت مامە ئەی سەرچاوی من بەخێر بێ تۆ بفرۆشە بزانمەوە 5,000 کاکە ئەو هەیەیان چیلۆەکە لە چیلۆی برۆ کەشی زیاترێت 5 گرامەچی ئەوەش بە 7.5 ببە ئەوەش بە 6 بە ئەوەش ئی با کورمانەیە هی ئەوها ئەوەش چیلۆکە شتشکمە دەکاکەوەرە لی بکڕەوانیە هەرزانی شەوە بزان ڕەمەزانت پیرۆز بێت یاخۆ بەخێر بێ سەر هەردوو چاوم لەکوێ هاتی تو
والله لێرە سۆران بەڵێ والله هەبوونی ئەم بازارەت پێ کو ئەم بازار لە ڕۆژانی هەینی هەیە بەخوای الحەمدولله لە کەرەمە خوای بەزیاد بێ خەرکە کە پارەناشی پێ ئەخوات تۆ چ لێرە دەفرۆشی والله تەعینە و دۆشا و هەنجوینە و سرکێ و قەیسینە و کوشمیشن و مێوژن و جویژن و هەموو شتەکە تەعین و ئەو کەلوپەلانەی لێرە دەفرۆشی خۆماڵین کوردی نیمە هەندێکیان خۆماڵینەوە هەندێکیان دەرەوەنەوە وها دەستت خۆش بێ زۆر سپاس خوا بازارت بدا ئینشاءالله بەڵێ بینەرانی خۆشەویست هەر لەگەڵتانە بەردەوامی لە ئێوارەی ڕەمەزان لە بازاری ڕۆژانی هەینی دەمانەوەی هەندێک هاوڵاتی تریش بدوێنین بزانین ئەوان چۆن کەلوپەلیان لێرە دەفرۆشن و ئەم بازارانیان پێ چۆنە ئەم کاکە کەلوپەلی منداڵان دەفرۆشێت مامەگیان چۆنی سرچاوم بەخێر بێ بەلای تۆ دابنیشە بەخێر بێ سەرچاوم ئەشیای منداڵان دەفرۆشی لێرە هەدی چ بکەین بازارەت پێ کووە ینی ڕۆژانی هەینی ئەو بازارە هەیە قورعان بەس ڕۆژی جمعان ئەو هەیە برەک قەلەباڵغانە خۆکی کە معاش نییە کاسبی نییە ئیش نییە مەعەمەلاتی هەیە چ بکەین مەجبورین ئەو ئیشەی بکەین تەنها لە ڕۆژانی هەینی دێ ئەم بازارە بەڵێ مەبەستمەوەیە تەنها ئەم هەینیە هاتوویان هەموو هەینەکان دێ هەموو هەوینەکان دێم ئەشای دەفرۆشم لێرە خۆش بخوا بازاردا ئینشاءالله زۆر سپاس دەکەم بەڵێ بینەرانی خۆشەویست بەردەوامی لەگەڵتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بازاری ڕۆژانی هەینی هاوکارم سیامەند بە دیمەنەکانی بازاری ڕۆژانی هەینیمان بۆ بگوازێتەوە بچینە لای ئەو گەنجەش کاکەگیان چۆن سلامت بیا عربی باشیت سپاس دەکەم ڕەمەزان پیرۆز بێت ڕەمەزان لە تش پیرۆز ببرام تینوتە برسیتە لەخوای بەزیاد بێ الحەمدولله باشین الحەمدولله پێم بڵێ ئەم بازارەت پێ چۆنە هەبوونی ئەم بازارە لە ڕۆژانی هەینیدا لەخوای بەزیاد بێ الحەمدولله شکر لەخوای هەش نەشبی دەبی شکر بین لە بەڵێ هەموو هەینیت دێ ئەم بازارەیان تەنها هەینی هاتووی نا لەخوای بەزیاد بێ هەموو هەنیان دەم ئینشاءالله ئەگە بمێنی هەمان درێژ بێ ئینشاءالله زۆر سپاس دەکەم خوا بازارت بداتن گەلک مەمنون سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست بە ئەم برادەرەش بدوێنی اینجا من خۆم زۆر حەزم لە چایە ئەم کاتەوە باش بەخێر بێ قوربان ڕەمەزانت پیرۆز بێت تۆش پیرۆز بیراکەم بەخێر بێ سەرچاوم بەس چا لێرە دەفرۆشی وانە ئەمن بەس چای فرۆشم بڵێ ئەو کوشمیشمەشمەدا ناوە هەر لە بەخاتی ڕەمەزانێ بە وەکنێها خەڵک زیاتر عەزیز بۆ شتانە دەچێ لقمیشمان هەیە قەیسیشمان هەیە لێران بڵێ هەبوونی ئەم بازارەت پێ کووە لە بازاری لە ڕۆژانی هەینیدا ئەمە هەمیشە دێن بۆ ئێرە هەمیشە ڕۆژانی هەینی بۆ ئێرە دێن هەموو ساڵێ هەر دێن بۆ ئێرە هەر بەردەوامی دەبین ئینشاءالله خۆش بێ لە بەیانیانیش هەیە یان ئێواران لە بەیانیە تاکو ئێوارەت لێرەی بەس دانی ئێواران لێدێنا بەیانیان لە مەیدانە شکەی لێ لەولای لە مەیدانی وێنە بەیانە ئێوارانیش لەو خەرزان بازاڕێنە اینجا پێم بڵێ نهێنی چایەکی خۆش چییە؟ نهێنی چای خۆش وڵای چایمە هەموو خۆشە هەموو خۆشە بەڵام لێنانی چای زۆر ئەساسە لێنانی دروستکردنەکەی لە ماڵێ لێنانی ئەلێرەش دروستکردنی ئێرەش ئێستا من چای تێکە لەکەمە لێرە چای تێکە لەکەین لە دروستەکەین چاکەین دەرەجێ یەک چا بەس بە شەرتێکی لە ماڵێ چاک لێ بندرێ نهێنی چایەکی خۆش لێنانەکەیە بە دنیایەوە چا دەفرۆشی حەزیش لە چایە؟ بەڵێ خۆم زۆر حەزم لە چایە منیشی وایەتم خۆش بخوا بازارت بداتن زۆر سپاس دەکەم مامەگیان چۆنی؟ باشیت؟ سلامت بی لێرە دانیشتۆی ڕەمەزانت پیرۆز بێت سلامت بی من لە هەموو کوردستان پیرۆز بیت پێم بڵێ هەبوونی ئەم بازارەت پێ کووە ئەم بازارە هەیە لە ڕۆژانی هەینیدا والله الحەمدولله باشە باشە الحەمدولله خۆش بێتن زۆر سپاس دەکەم بەڵێ بینەران لەگەڵتانە بەردەوامین هەندێک هاوڵاتی تریش وەردەگرین هاوکارم سیامەند لەگەڵمان بێت مامچوانی درچاه الترازی بیاره بی تشکر ڕەمەزانەتە پیرۆز بیت دارستنک تاجیدانیشم تو چی لێرە فرۆشمام
خود جرك مركانات فروشي جركت كردي بله كيري هاتي ولا الشهيدات آزادي يعني تها خلكي سوراني بله هبين اول جورا بازار روزانه جمعه دا هینی دا تو چهار بینی یعنی خود ما عالم مجبوره چشونی مجبوره بخو کسواتك بكتن يجي هيك بخو تشتكي البازار هيك نوع تشتكي بخو فروشيتن روزانه في الدار واسطه سعر جركت ایرا یانجی تشتت ایرا چاویا ارزانه خود ارزانه زور ارزانه هرب خود يعني هند ارزانه به اندازه چون که بازار نیه جا عالم مجبور حتی ارزان فروشیتن بله والله لشته ساق بیتن گلک ممنون خود بازار تبدت ان شاء الله گلک ممنون ولا بینی رانی خوشایست بردعامی دمانوی هندک حالاتی تریش بدوینین اینجا ام مامه لدوره و هواری دکر دیگود ورم بو خورما ماما جانم کاتا باش چونی باشید لدوره و هوار دکر ورم بو خورما والله بانكي كاكا خورما کو چونه والله باش خرماك عيبي نية لقى رمضان چونه الاخوة بزياد بي تيروت نابي نعم والله نتوني ما بي نبرسيش ما بيت اینجا ازانی الرحمي دمان كرزوه من شوام نتینم دبینه برسیم دی بالا هندی کس دل کاکا باش شکل و ده تینود به برسید به چکا که برسید نبه اوا ايوه او خوي زين شلون همو كاري خويا تو حبده 8 ساعات تيز نخويت كاري خويا نعمتي خويا استعمل برسي نابي برسي ما نابي توني ما نابي الحمد لله چونك ام سال رمضان لك كشف هواي كيفينك ده نكشه بله بله هبوني ام بازارات بكو يعني ام بازار هي لروجاني هيني ده بخوي زور باش نيه خلق معاشي نيه لبروش كمعاش غنيه كابره ناتواني تشكرت همو هينيك دي ام بازاره بلي همو هينيك دي زيادة چي ده فروشي والله من اوسو زو تشتاني افرشم خرمايه تشتاني افرشي حزم له خرمايه لخزبتها زور سپاس دکم اینجا لدوره و هوار دکر دیوید یالا خورما جا دمه بالضبط وان بوكي بشكم خواه لقال ايما و مايككم خلقك كدولي بيت يلا خور كورن بيكرن يلا خورما بكرن كاكا وخورما جوانا ان شاء الله ليت ذكرن تا كاجمير چند ليره دبي والله حتى مغرب ليره بي ان شاء الله خو بازار بداتن قالك سپاس بله بینرانی خوشویست اوی بینیتان کریاران و فروشیارانی بازاری روزانی هینی بون لسوران همو هینیک لیره حالاتیان فروشیاران شتکانیان دین نیره دک فروشن و کریارانیش بشویکی برچاو دین سردانی ایره دکن لگل یکک ل فروشیاران قسمان کروتیان نکتنها ل شاری سوران ل دروی شارکانی تریش اشیاکانیان دین نیره ساخت دکنوا بله